نامەیەک دەنێرێ بۆ دایکمان عایشە ڕەزای خوای پەروەردگاری لێ بێت. تێیدا دەنووسێت ئامۆژگاریم بکە و وەسیەتیت بۆ من چییە؟ دایکمان عایشە ڕەزای خوای پەروەردگاری لێ بێ لە وەڵامدا وەڵامی نامەکەی دەداتەوە و دەفەرمێ سەلام عەلەیک أما بعد فإني سمعت رسول الله صلى الله عليه وعلى آله وسلم يقول دەفەرمێ من گوێم لە پێغەمبەری خوا بووە عليه الصلاة والسلام کە دەیفەرموو من التمس رضاء الله بسخط الناس كفاه الله مؤنة الناس ومن التمس رضاء الناس بسخط الله وكله الله إلى الناس. أم حديث وتارة كمان بيك ديني هل بيستيق براكانم إمامي معاوية رضای خوای پەروەردگاری لێ بێ هاوڵێکی گەورەی پێغەمبەرمانە عليه الصلاة والسلام و پێی دەوترێ خاڵی ئیمانداران لەبەرەوەی خوشکێکی ئیمامی معاویە خێزانی پێغەمبەر عليه الصلاة والسلام کە حەبیبێ. ئیمامی معاویە یەکێکە لە نووسەرانی وەحی، پیاوێکی گەورە بۆ ئیمامی معاویە. زۆر قەول هاتووە لە سەحابە و ڕەزای خوای پەروەردگاریان لێ بێ، زۆر وەسفی گەورەی ئیمامی معاویە دەکەن ڕەزای خوای لێ بێ. لە هەر شوێنێک کە بیستان کەسێک قسە بە ئیمامی معاویە دەڵێ بزانە لەسەر ڕێبازی ئەهلی سوننە نییە ئەو کەسە، چونکە ئەهلی سوننە قسە بە ئیمامی معاویە ناڵێن و بەڕاستی ئیمامی معاویەش وەکو خۆی نەناسراوە لە لای ئەو کەسانە کەوا قسەی پێ دەڵێن. ئەمە تەواضیعی و خۆ بەکەمگری ئیمامی معاویەیە ڕەزای خوای لێ بێکەوە داوای ئامۆژگاری دەکا لە دایکمان عایشە کە ئافرەتێکە و ئەوەش مەکانەتی ئافرەتە لە ئیسلامدا. پیاوێکی ئاوا داوای ئامۆژگاری دەکا لە ئافرەتێک، ئەوە شوێن کە ئەوانەی دەڵێن ئیسلام مافی ئافرەتی نەداوە، مەکانەتی ئافرەت لە ئیسلامدا نیە. نەخێر، ئەوە مەکانەت و گەورەی ئافرەتە لە ئیسلامدا. و هەروەها دایکمان عایشە ڕەزای خوای پەروەردگاری لێ بێ کە یەکێکە لە دایکی ئیمانداران خێزانی پێغەمبەر عەلەیهی السەڵاة وەسەلام و یەکێکە لە فوقەهای سەحابە، زۆر حەدیسی لە پێغەمبەرەوە عەلەیهی السەڵاة وەسەلام ڕیوایەت کردووە کە ژمارەیان دەگاتە 2210 حەدیس. ئامۆژگاری ئیمامی معاویە دەکا بە حەدیسێک زۆر گرینگە، گوێ لەو ئامۆژگاری ڕابگرین بۆ ئەوەی لە ژیانماندا تەطبیقی بکەین. براکانم، فەرمووی گوێم لە پێغەمبەری خوا بووە عەلەیهی السەڵاة وەسەلام کە فەرموویەتی من التمس رضاء الله بسخط الناس، هەر کەسێک داوای ڕەزامەندی خوا بکە، هەوڵی بەدەستهێنانی ڕەزامەندی خوا بدە، ڕەزامەندی خوا هەڵبژێرێ بە تووڕەبوونی خەڵک. هەر چەندە خەڵک لێت تووڕە بێ، بەڵام تۆ هەدەفت بەدەستهێنانی ڕەزامەندی خوا بێ، لە هەڵبژاردنی ڕێبازێک کە خوا پێی رازیە، لە هەڵبژاردنی کردەوەیەک کە خوا پێی رازیە، لە هەڵبژاردننی قسەیەک کە خوا پێی رازیە و هۆکارە بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی خوا، با خەڵکیش لێت تووڕە بێ، هەڵی بژێرە، ئەنجامی بدە، بیڵێ. بۆچی؟ ئەگەر هەر کەسێک وا بێ، ئەوە کەفاه الله مؤنة الناس، خوای پەروەردگار ئەو کەسە دەپارێزێ لە بارگرانی خەڵکی قسەت پێ دەڵێن کە ڕەزامەندی خوات هەڵبژار، خەڵک ناتوانێ قسەت پێ بڵێ، کە ڕەزامەندی خوات هەڵبژار، خەڵک ناتوانێ ئازارت بدە، کە ڕەزامەندی خوات هەڵبژار، خەڵک ناتوانێ ژیانت قورسکە، ناتوانێ ڕێگەی خێرت لێ بگرێ، خێر پێت نەگا، ناتوانێ هەمیشە ئازار لێوە دەربچێ بۆ تۆ، خوا ڕێی لێ دەگرێت. إن الله يدافع عن الذين آمنوا، خوای گەورە دیفاع لە ئیمانداران دەکا. براکانم، وەفەرمووی و هەر کەسێکیش کەوا ڕەزامەندی خەڵکی مەبەست بێ و هەوڵ بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی خەڵکی بدە،
بە تووڕەبوونی خوای پەروەردگار وەکەلەه الله إلى الناس خوای پەروەردگار سەرئەنجامی هەموو کاروبارەکانی ئەوە خوای پەروەردگار لێی دەگەڕێت کاروبارەکانی بۆ ئاسان نەکا بۆی قورس دەکا و کاروبارەکانی دەداتە دەست خەڵکیش ئەمڕۆ لەگەڵ تەسپی لەگەڵت نییە ئەمڕۆ لێت ڕازیە سپێنی لێت ڕازی نییە ئەمڕۆ خۆشی دەبێت سپێنە ڕقی لێتە ئەمڕۆ لەبەر ئەوەی مەسلحەتی لەگەڵتە بۆیە لەگەڵتە سپێنە مەسلحەتەکەی نەما پشتت تێدەکا وەکو ئیمامی شافعی دەیفەرموو ڕیضة الناس غایة لا تدرك ڕازیکردنی دڵی خەڵکی شتێکە کە قەت پێی ناگەی بە تەمامی خەڵک لە خۆت ڕازیکەی بەخوا قەت پێی ناگەی با دڵنیابی 100 کەس لەولا لە خۆت ڕازیکەی 200 لەولا لێت تووڕەن بەتایبەت ئەگەر بتەوێت لەگەڵ حەق بی زۆرترینی خەڵک حەق لەسەر دڵی ڕەقە ناتوانێ قبولی کا بۆیە دژت دەوەسێتەوە لە باتی ئەوەی کە لەگەڵت بێت ئەم حەدیسە با لە ژیانماندا تەطبیق بکەین براکانم ئامۆژگاریەکی زۆر گرینگە لە هەڵوێستەکانتدا ئایا هەدەفت بەدەستێنانی ڕەزامەندی خوایە یان ڕەزامەندی خەڵک کامەیان ئیوامان هەیە خوای گەورە پەنامان بدە لە هەندێک مەوقیفدا زۆر دیندارە بەڵام کە دەکاتە مەوقیفێک کەوا خەڵک لۆمەی دەکا واس لە دینداریەکەی دێنێ کە پێی بڵێ بۆچی مەوقیفت گۆڕە دڵا خەڵک لێم تووڕە دەبێت دوای خەڵک قسە دەکا و بەخوا کاکە گلەی خەڵک لە عەزابی قەبر قورسترە وەڵڵاهی وان نییە بەخوا براکانم عەزابی قەبرمان بە خەویش نەدی واگە بیبینی قوڕ بەسەرمان عەزابی قەبر ئاوا سادە نییە کەوا خەڵک لێی تێگەیوە خوای گەورە هەمومان بپارێزێ لە عەزابی قەبر بۆیە تەمەشا دەکەی ڕازیبوونی خەڵکی هەڵدەبژێرێ لەولاوە خوا لە خۆی تووڕە دەکە جاری وا هەیە لە عەشیرەتێکە عەشیرەتەکە زوڵمێک دەکا ستەمێک دەکا پێی دەڵێی کاکە ئەمە زوڵمە ئەمە ستەمە تۆ لەگەڵی مەبە وەڵامەکەی ئەوەیە دەڵێ وەڵی جاخر هەموو عەشیرەتەکەم لەگەڵ لێتی ئێستا ئەگەر من لەگەڵی نەبم دوایی لێم تووڕە دەبن دڵیان دێشێ لێم با بێشێ با لێت تووڕە بن لەسەر خوا با لێت تووڕە بن لەسەر ئەوەی کە تۆ بێفەرمانی خوا ناکەی دڵنیا بە ڕۆژێک دێ هەر ئەو عەشیرەتە دەست بە سنگێەوە دەگرێ بۆت ڕێزت دەگرێت تۆی خۆش دەوێ بۆ چونکە تۆ ڕەزامەندی خوا هەڵبژاردووە بۆیە دەبینی جاری وا هەیە لە عەشیرەتێک پارە کۆ دەکرێتەوە بۆ شتێکی حەرام کە پێی دەڵێ کاکە تۆ بەشدار مەبە دەڵا دوایی خەڵکی عەشیرەتەکەم لێم تووڕە دەبێ با لێشە تووڕە بێ ڕەزامەندی خوا بەلاتەوە گرنگتر بێ برای خۆشەویست جاری وا هەیە لە ناو حیزبێکدایە زوڵمێکە ستێمێکە نەعەدالەتیەکە پارە کۆکردنەوەیەکە بۆ حەرامێک بۆ سەرپێچی خوا تەمەشا دەکەی بەشداری دەکا پێی دەڵێ بۆ بەشداری دەکەی دڵ آخر دوایی حیزبەکە لێم تووڕە دەبێ با لێت تووڕە بێ ڕەزامەندی خوا بەلاتەوە گرنگ بێ برای بەڕێزم دڵنیا بە ڕەزامەندی خوا هەڵبژێری خوای پەروەردگار وا دەکا ئەوانیش لە تۆ ڕازی بن خەڵکیش تۆی خۆش بوێت لە جەژنان دەبینی ئافەتێکەوە خۆی داپۆشیوە بەڵام لە جەژناندا خۆی سفور دەکا کە پێی بڵێ بۆ وای دڵێ ئاخرەکە بچم بۆ ماڵی فڵان خزمەم و فڵان خزمەم پێم دڵێن ئەو بۆ خۆت کردو بە پیرێژن بۆ خۆت داپۆشیوە بۆیە ناچارم بۆ ئەوەی دڵی خەڵکی ڕازی بکەم پێویستە ئاوا خۆی ڕوود بکاتەوە خوا پەنامان بدە ڕەزامەندی خەڵکی هەڵدەبژێرێ بە تووڕەبوونی خوا خوای پەروەردگار کاروبارەکان دەداتە دەسوان جا بزانە ئەو کاتە چی لێ بەسەر دێت بۆیە مسلمان دەبێ ئاگدار بێت لە مەوقیفەکاندا دەردەکەوێت تۆ ڕەزامەندی خوا بەلاتەوە گرنگترە یان نا ئافەتێک گەنجێک دەچێتە داوای تەماشا دەکەی لە وەزعیشی ئاوادە کە لایەنی ئابووری زۆر خراپە گەنجێک داوای ئافەتێک دەکات لە مقابلدا دەڵێ من ماڵم دەوێ ئەوەندە زێڕم دەوێ تەماشا دەکەی بارقورسێکی زۆر بۆچی ئەخ دوای خەڵک لۆمەم دەکا دوای ئەگەر ماری یەکەم زۆر بێ و کە داواکاریەکانم زۆر بێ خەڵک دڵێن ئەها لەسەر ئەوەندە مارە کراوە بە تۆ چی باواش بێ کە تۆ ژیانت بەختەوەری تێدا نەبێ ماڵی دنیا وەسفکردنی خەڵک مەدەحکردنی خەڵک بۆ تۆ چ سوودی هەیە هیچ یا کە سوکارەکەی بارقورسێکی زۆر یا ئەوەتە دەڵێ کاکە زێڕێکی زۆر لە ملیە و گەنجە ببەستن بۆی سپێن نەتوانێت کچەکەتان تەلاق بدە ئەم نێتە پاکە هەیەی لە زەواجیە لەگەڵ ئەم کوڕە
تو ئەگەر سیقەت بەم کوڕەنێک شەکەتی مەدەیە خوشەکەتی مەدێ ئەگەر متمانەشت پێ هەیە تەوەکول لەسەر خوا بێ ڕەزامەندی خوا بەلاتەوە گرنگتر بێ کە تۆ خۆت کاروبارەکانت کاروباری زەواجی کچەکەت و خوشەکەت بدەیە دەست پارە و زێر دێ نەتیجەکەی هەر ئەوە دەبێت کە تۆ بیری لێ دەکەیەوە سبەینە ناگونجێن لەگەڵ یەک و ئەگەر کەسێکیش لە خێزانەکەی بێزار بێ هەموو ماڵەکەی بدا خۆشی قەرزدار بارکە هێشتا هەر دڵێ دەیکەم بەس ئەوە نەجاتی بێ لە دەست ئافرەتێکەوە باش نییە لەگەڵی بۆیە ڕەزامەندی خوا زۆر گرنگە براکانم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام لەم حەدیسەدا ئامۆژگاریەکی کردین قاعیدەیەکە بۆ هەموو ژیانمان پێویستە ئێمە ئاگادار بین ئەو قاعیدەیە لە ژیانمان لەبیرمان نەچێتەوە خوای گەورە هیدایەتی هەموو لایەکمان بدا والحمد لله الحمد لله ثم الحمد لله لا توفيق ولا اعتصام إلا بالله عليه توكلت وإليه أنيب براكانم ورضوان الله أكبر رزام من دي خوا قولتر لبهشتش چونك بدسيناني بهشت بهوي رزام من دي خوا وبدس ديت بويا اگر خوا لێت رازی نەبێت دڵنیا بەخوای پەروەردگار بەهەشتت پێ نادات بۆیە ڕەزامەندی خوا زۆر گەورەیە پێویستە ئاگامان لێ بێت ئەفەمەن اتبع رضوان الله كمن باء بسخط من الله ئەو کەسەی کەوا هەوڵی بەدەستهێنانی ڕەزامەندی خوا دەدا کوا وەگە ئەو کەسەیە کەوا خوا لە خۆی تووڕە دەکات قەت وەک یەک نین براکانم بۆیە جبریل سەلامی خوای لێبێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ خوای پەروەردگار بانگی جبریل دەکا کاتێکەوە خوای پەروەردگار عەبدێک لە عەبدەکانی خۆش بوێ ئەی جبریل ئەوە خوای پەروەردگار فڵانی کوڕی فڵانی خۆش دەوێت تۆش خۆشت بوێ جبریلیش خۆشی دەوێ پاشان دەفەرمێ بانکە بە ئەهلی ئاسماندا بە هەموو ئەهلی ئاسمان فڵانی کوڕی فڵانی خۆش بوێ لەبەرەوەی خوا خۆشی دەوێ جبریل بانگی ئەهلی ئاسمان دەکا خوای گەورە فڵانی کوڕی فڵانی خۆش دەوێ خۆشتان بوێ ئەهلی ئاسمان خۆشیان دەوێ کە مەلایکەتی لێ ئاسمان و پاشان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئەم خۆشەویستێدا دەبەزێتە سەر دونیا تاوەکو لەسەر دڵەکان لە دنیاش ئەو کەسە کەسێکی قوبڵ کراوە وەڵڵاهی باخوا خۆشی بوێی وەڵڵاهی کامەیکەوا زۆر ڕقی لێتە ڕۆژێک دێ دڵی پڕ دەبێ لە خۆشویستنی تۆ دڵنیا بە قەت بە تووڕەبوونی خوای پەروەردگار خۆشویستنی خەڵک بۆ خۆت بەدەست ناهێنی با دڵنیابی بۆیە لە گەورەترین کەسەوە کەوا دەسەڵاتداری وڵاتە پێویستە فکری لای ئەوە بێ چۆن خوا لە خۆی ڕازی دەکا ئەگەر بێت و کەسێک بێ بیر لەوە بکاتەوە ڕەزامەندی خوا بەچی بەدەست لێ ئەوە خوای پەروەردگار کاروبارەکانی دنیای بۆ ئاسان دەکا وەوا دەکا میلەتەکەش لێی ڕازی بێ و لە ڕۆژی قیامەتیشدا یەکێک لەو کەسانێکەوە لە ژێر سێبەڕی عەرشی خوای پەروەردگارن ئەو کەسەیەکەوە ئیمامێکی عادل و دادپەروەرە بەڵام ئەگەر کەسێک چییە چەند کەسێکەوە لە میلەتەکەی بۆ ئەوەی کەوا تووڕە نەبن داوای ئەوە دەکەن دڵیان ئەوەی دەوێ بۆ ئەوی ئەوان لە خۆیان ڕازی بکەن خوا لە خۆی تووڕە دەکا شتێک کە حەرامە ئەنجامی دەدا کار ئاسانی دەکا بۆ حەرامێک و سەرپێچی خوا دەی ئەوە دڵنیا بێ نەخوا لێ ڕازیە نە میلەتیش لێ ڕازی دەبێ بۆیە پێویستە بیر لە قیامەت بکەنەوە دەسەڵاتدارەکان وەرە خوارەوە تاوەکو دەگاتە باوکێکە لە ماڵەوە بانەڵی ئاخر دوای کشەکەم لێم تووڕە دەبێ کوڕەکەم لێم تووڕە دەبێ ئەگەر ئەو حەرامەیان بۆ ئاسان نەکەم ڕەزامەندی خوا بەلاتەوە گرنگتر بێت و ئەگەر کەسێکیش ئەو کاروبارانەی کەوا هەیەتی بیەوێ ئاسان بێ با هەوڵ بدا لە هەموو نوقتەیەکی ژیانیدا ڕەزامەندی خوا هەڵبژێرێ خوا کاروبارەکانی بۆ ئاسان دەکا چونکە کەفاه الله مؤنة الناس خوای پەروەردگار کاروبارەکانی بۆ ئاسان دەکا ئەگەر کەسێکیش خوا لە خۆی تووڕە بکە ئەوە دڵنیا بێ ژیانی هەموو تێک دەچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرموو اللهم اصلح لي شأني كله ولا تكلني إلى نفسي طرفة عين أي خواي پەروەردگار هەموو کاروبارەکانم بۆ چاک بکەی بۆم ئیسلاح بکەی خوایە بەقەت چاو تروکاندنێکیش کاروبارەکان نەدەیێت دەست نفسی خۆمان ئایا ئێمە بۆ خۆمان باشترین یان غەیری خۆمان بۆ ئێمە بۆ خۆمان واش پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەیفەرموون بەقەت چاو تروکاندنێکیش خوایە کاروبارەکان نەدەیێت دەست خۆم ئەو کاتە ژیانم تێک دەچێ ئەگەر خوای پەروەردگار کاروبارەکانت بداتە دەست خەڵک ئەمڕۆ خەڵک لێت ڕازی بێ سبێنی لێت تووڕەیە برای خۆشەویستم بەس لە یەک مەوقیفدا لەگە خەڵک نەبی خەڵک پشتت تێدەکە هەر ناشت ناسی
ئاوایە خوا پەنامان بدە بۆیە ڕەزامەندی خوا بەلامانەوە گەورەتر و گرنگتر بێ مەڵێ شەریکەکەم لێم تووڕە دەبێ دوو کەسن شەریکن معاملە دەکەن دڵنیایە شەریکەکەی غەش دەکا و فێڵ دەکا لە پێش چاوی ئەو سوێن دەخوا دەڵێ ئەمە بریتیە لە شتێکی ئەسڵی واش نییە ئەمە ئاوا و ئاوایە واش نییە ئەوە بەوەندەم فرۆشتە و بەوەندە واش نییە غەشە و فێڵە دەیکا بێدەنگ دەبێ پێی دەڵێ بۆ بێدەنگ دەبێ دەڵێ دوای شەریکەکەم لێم تووڕە دەبێ بێدەنگمە بە ڕەزامەندی خوا بەلاتەوە گرنگتر بێ با ماڵەکەت حەڵاڵ بێ ئەگەر کەسێکش ئاوا لەو حەدیسە تێگەشت بێ کە ئێستا من باسم کرد بڵێ دەی لەمە و دوا هەوڵ بدە خەڵک لە خۆ تووڕەکە ئەو کەسە لای خوا زۆر باشە کە خەڵک لێ تووڕە بێ ئاواش نییە براکانم بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیسێکدا بۆ ڕوونکردینەوە المؤمن يألف ويؤلف ولا خير في من لا يألف ولا يؤلف ئیماندار ئەو کەسەیە کە خەڵکی خۆش دەوێ و خەڵکیش ئەویان خۆش دەوێ خێر لەو کەسە دانیە کەوا نە ئەو خەڵکی خۆش دەوێت نە خەڵکیش ئەویان خۆش دەوێ بەڵام قەزیەکە ئەوەیە کاتێکەوە سەرپێچی خوا کەوتە بەرامبەر ڕەزامەندی خەڵک کامەیان هەڵدەبژێری ئایا خەڵکی هەڵدەبژێری کە لێت ڕازی بن یا ڕەزامەندی خوا ڕەزامەندی خوا هەڵبژێرە دڵنیا بە کە بە حکمەتانەوە بە نەرمنویانیەوە لای خوا هەڵبژێری لای دینی خوا و شەرعی خوا هەڵبژێری خوای پەروەردگار کارە داسان دەکا و خەڵکیش لێت ڕازی دەبێ براکانم لە ئەمڕۆدا زۆربەی زۆرمان خوا پەنامان بدە لۆمەی لۆمەکار زۆر شتی لێتەرە کردووی زۆر شت بۆتە ڕێگر لە بەر پەیوەستبوونمان بە شەرعی خوا کە بری لێ دەکەیەوە هەمووی بریتیە لە قسەی خەڵک و لۆمەی خەڵک و دڵی ئەو و دڵی ئەو بۆ ئەوەی ئەو ڕازی کەین و ئەو ڕازی بکەین پێویستە بە خۆماندا بچینەوە ئەمما مژگاری دایکمان عایشە کە لە پێغەمبەرەوە وەریگرتووە عەلەیهی سەڵات وەسەلام کە ئامۆژگاری ئیمامی معاویە دەکا ئامۆژگاریە بۆ یەکی ئێمەش لە هەر هەنگاوێکمان با هەوڵی ڕەزامەندی خوا بدەین و بیر بکەینەوە بزانین خوا لە ئێمە ڕازیە لە کردەوەکانمان لە قسەکانمان یان نا داوا دەکەم لە خوای پەروەردگار بە خاتری ناوە جوانەکانی و سیفاتە بەرزەکانی لەوانەمان بژێڕێکەوە هەوڵی ڕەزامەندی خوا دەدەن یا ڕەبی خوایە یا ڕەبی خوا لەوانەمان بژێڕیکەوە هیچ کردەوەیەک نەکەین ئیلا پێش وەختە بیر بکەینەوە بزانین بەو کردەوەیە تۆ لێی ڕازی دەبێتەوە کاری بەدەستهێنانی ڕەزامەندی تۆ یان نا یا ڕەبی خوای پەروەردگار وەمان لێ بکەی بە مەوقیف بین لە کاتی دینداریماندا کاسێک بین کەوا لە مەوقیفەکاندا مەوقیفی دینداری هەڵبژێرین یا ڕەبی خوای پەروەردگار ئەوانی کەوە نەخۆشن یا ڕەبی خوای شیفایان بدەین یا ڕەبی خوای پەروەردگار ئەو بەڵایە لەسەر وڵاتمان لا ببەین یا ڕەبی خوای پەروەردگار عەبدانێکن نەخۆشن تەنها چاویان لە ڕەحمی تۆیە و تەنها تۆ شافی یا ڕەبی خوای پەروەردگار شیفای بە پەلەیان بۆ بنێری یا ڕەبی خوای پەروەردگار ئەوانی مردوون یا ڕەبی خوایە لێیان ببوردی لە مردوەکانمان خۆش ببی یا ڕەب العالەمین خوایە ئەوانەی کەوا کەسێکیان لێ ڕۆیشتووە یا ڕەبی خوایە سەبوریان بدەی برایەتی و تەبایەتیمان زیاد بکەی یا ڕەبی خوای پەروەردگار لە گوناهەکانمان ببووری آمين والحمد لله رب العالمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين من كل ذنب فاستغفروه قوموا إلى صلاة